نابەکەت بۆ گوازمەشتا بە خاڵی قادر ئەندامی شەڕگرێنێتەوەی کەنەکە بە نامەی کەنەکە دەخوێنێتەوە. خەریکە ژیانی تاریکراوی گەلانی سووریا و ناوچەکە ڕووناک و ئاوەدان دەکاتەوە. بەرخودانی عەفرین خاڵێکی جیاکەرەوە و دابڕانە لە نێوان دوو سەردەم و دوو مێژوودا کە تەواو پێچەوانەی یەکترن. لە یەکەمیان شتێک نییە بە ناوی مافی ئینسان، بە ناوی ڕۆڵ و مافی ژن و ئازادی. لە یەکەمیان هەرچی پیرۆزیە گەردونیەکان هەیە لە نێوان بەرداشی تاکڕەوی تایفە و دەسەڵات کلتورێکی وشک و دواکەوتودا دەهاڕژێت. لە دووەمیان ئینسان و مافەکانی ژن و ژینگە و ژیان لە لووتکەی بایەخ پێدان و پاراستندان. بۆیە نەک هەر کورد و کوردستانیان بەڵکو دەبێ مرۆڤایەتی شانازی بە عەفرینەوە بکات. تەماشا بکەن چۆن هێزێکی بەربەری و لوتبەرزی وەک دەوڵەتی تورکیا بە تەکنۆلۆژیای مۆدێرنا لە عەفریندا چۆک دادەدا و دەبێت بە پەندی زەمانە. تەماشا بکەن چۆن کوڕ و کچانی شەڕڤان لە ژێر ئاگری ناپاڵمدا لە ژێر گوژاری چەکی قەدەغە کلااودا ئامادەنین دەستبەرداری بستێک لە خاکی نیشتیمان بن. ئەوەیە ئیرادەی ڕاستەقینەی گەلەکەمان. بەڕێزان، چ لە سەرەتای شۆڕشی گەلانی سووریا چ لە کاتی بەرخودانی کۆبانێ گەلەکەمان لە باشووری کوردستان پشتیوانیەشی گەورەی ڕۆژئاوا بوو. لە ئێستادا دیسان عەفرین لە بەرخودانێکی بێوێنە و سەختدایە دشت بە هێرشی داگیرکەرانەی دەوڵەتی تورکیا و تموحی سوڵتانیانەی ئەردۆگان. بۆیە پێویستە لەم کاتەدا پشتیوانیانمان زیاتر بکەین. هەروەک چۆن هێرشی ئەردۆگان و هێزی دژمنەکان بۆ سڕینەوەی ناسنامەمان لە کەرکووک و خانەقین و دیاربەکر و کۆبانێ و عەفرین دەست پێ دەکات، دەبێ بەرخودان و بەرگریش لە کۆی ناوچە نیشتیمانیەکان دەست پێ بکات. ڕاستە عەفرین ئەو ساتە ئیرادە کۆڵایینە بە پێوە وەستاوەیە، بەڵام نابێت ئەم بەرخودانە تەنها و تەنها بۆ عەفرینیەکان و ڕۆژئاوا جێبهێڵین. تاکە پشتیوان چ بۆ عەفرین چ بۆ پارچەکانی تری کوردستان خۆمانین. بۆیە نابێت کەم تەرخەمی بکەین، دەبێ هەموو توانای مادی و معنەوی خۆمان بخەینە کار بۆ پشتیوانی لە عەفرین. عەفرین تەنها داوای هاوکاریمان لێ ناکات، داوای یەک ڕێزیشمان لێ دەکات، یەک ڕیزیەک لە چوارچێوەی بەرژەوەندی باڵای گەلەکەمان دوور لە سەپاندنی دید و ئایدۆلۆژیای دیاری کراو. لە دوو سەدەی ڕابردوودا ئێمە بووینە قوربانی هەژمون و چاوچنۆکی زلهێزەکانی جیهان. دابەش کراین، جینۆساید کراین. ئەوەی وای لەم هێزانە کرد کە بە ئاسانی بتوانن ئەم هەموو زوڵمە دژی کوردان ئەنجام بدەن. ئەوە بوو یەکەم جار هەموو شعورێکی کاری پێکەوەییمان بۆ نیشتیمان و کوردبوونمان بکوژن. ئێستا ئیدی کاتی ئەوەیە ئەم دابەشکاری و جینۆسایدە بوەستێنین، ئەوەش بە یەک ریزی خۆمان دەبێت. لە دیدی ئۆردوگاندا ئەوەی بەرگری لە کوردان بکات تێرۆریستە. واتە عەفرین کێشە نییە، بەڵکو کوردبوونمان کێشەیە. کوردبوونمان کراوەتە ئامانج. دەبێ هەموو کوردان لە هەموو دنیا بزانن بەرگریکردن لە عەفرین پارێزگاریە لە ئەوان. دەبێ بزاندرێت بەرخودانی عەفرین تەنها بەرگری نییە لە عەفرین. عەفرین بەرگریە لە سلێمانی، لە کرماشان، لە هەڵەبجە و ئامەد. بەرخودانی عەفرین مانیفێستبوونی ناسنامەیەکە کە سەدان ساڵە جینۆساید دەکرێت. بەرخودانی عەفرین کۆتایی هاتنی سایکس بیکۆ و هەموو ڕێککەوتن نامەی ئیقلیمی و نێودەوڵەتیەکانە دژی کورد. عەفرین ڕزگاریکردنی کەرکووک و ناوچەدا ڕێنراوەکانە. بەشێک بوو لە بەیاننامەی کۆنگرەی نەتەوەیی کورد کەنەکە بۆ پاڵپشتیکردن لە عەفرین کە لە خۆپیشاندانەکەی ئەڕانیە بەشدار. جارێکی دیکە دەچمەوە سلێمانی ئەرکان عەلی لە نێو خۆپیشاندەرانەوە لەگەڵماندایە. ئەرکان دێمە لای تۆ فەرموو. والله كان قريب للبيت هەڵە بەرەزان دیمەنەکان کە دەیبینن لەسەر شاشەی ڕوودا و دیمەنی هەریەک لە شارەکانی سلێمانی هەولێر بۆیە و ئەڕانیەیە گامڕۆ لە کاژێر دووەوە خۆپیشاندان و گرتبوونەوە بۆ پاڵپشتیکردن لە عەفرین دەستی پێکردووە. وەکو پێشتر کۆنگرەی نەتەوەیی کورد و چەند ڕێکخراوێک داوایان لە هاونیشتمانیانی باشووری کوردستان کردبوو کە ڕۆژی شەممە
پاڵپشتی خۆیان بۆ ئەفرین ڕابگەین و بەم جۆرە بێنە سەر شەقامەکان. با لە ماوەی ڕابردوو ئێمەش لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانمان لا شار و شارۆچکەکانی باشووری کوردستان لەو شوێنانەی کە خۆپیشاندان و گرتبوونەوە بەڕێوە دەچێت دیمەنەکان بە شێوازێکی ڕاستەوخۆ بۆ ئێوە دەگوازینەوە. جارێکی دیکە دەچمەوە سلێمانی هەرکان دێنە لای تۆ ئەگەر ئەو کەسانەی لە دەیبرتە یان دوێنی بۆی کە بزانێکی قسەی خۆیان بۆ ئەفرین چییە و چۆن هەڵپشتی خۆیان لە ئەفرین دەکەن.